ئامین دەچینە لای بڕگەی کۆمەڵایەتی کە هاوکارم جوتیار فەتاح پێشکەشتانەکە هەرجاری باسی بڕگەیەکی کۆمەڵایەتیەکە لە دووەم بەشی بەرنامەکە کاک جوتیار فەتاح لەگەڵتانە بێ. کاک جوتیار بەیانیت باش ئەحواڵە لەچیای تۆ باشن چاواکەم کاک جوتیار بۆ ئەمڕۆ چتەوەرێکە ئامادەیە؟ زۆر سپاس دەستان خۆش بێ. وەڵام ئەمڕۆ باسی ڕەوشی دابوونەریتی کوردیەکین لە ئەوروپا. ئەو کورد لە ئەوروپا دابوونەریتەکەی خۆی چۆن پاراستووە، خێزانی کوردی لەوێت چ ڕۆڵێکە جێڕەبۆی کە ئەو دابوونەریتە کوردی جوانەی کە هەیە لە کوردستانە لێ بە پارێزراوی بیهێڵێتەوە یا گەشەی پێ بدە. ئەنی ئەمڕۆ باسی ئەوواکەین بە میوانداری کەسێکی پسپۆر کە لەم وارەی شەگالە سویسرا لە شت ساغ بێ ماندوو نەبی. زۆر سپاس دەستی خۆش بێ. بەڵێ بەڕێزان من لێرەدا بەجێتان نەهێڵم بەرنامەکە لای کاک جوتیارە بە هیوان کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن. سپاس بۆ هاوکارانم ماندوو نەبن. حافیز. زۆر سپاس بۆ تاوانخان. بەڵێ خۆشەویستان بەرنامەی بەیانیان بەردەوامە بێ. ئەمڕۆ بڕگەی هۆشیاری کۆمەڵایەتی باس لە دابوونەریتی کوردیەکین لە ئەوروپا. ڕەوشی دابوونەریتی کوردی لە ئەوروپا لە چوار دۆخێکدایە و خێزانی کوردی لە ئەوروپا تا چەند توانیوێتی دابوونەریتی کوردی بە پارێزراوی بهێڵێتەوە یا گەشەی پێ بدە. ئەم بابەتە هەڵبەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک عەزیز کالۆ کە جەنابیان سەرۆکی کۆمەڵەی ماڵی کوردیە لە سویسرا لە پایتەختی سویسرا لە جنێفەوە. یەکێکە لەو کوڕانەی کە ساڵانە چەندین چالاکی و بۆنەی جیاواز پێش دروستەکەن لە سویسرا لە ئەوروپا بۆی کە گرنگجی دابوونەریتی کوردی بە پارێزراوی بهێڵنەوە. هیوادارم بینێرمان بن و سوپاسانەکەین بۆ ئەگەر کاک عەزیز ئامادە بێت ئێمە دەستەکەین بە گفتوگۆکەمان. کاک عەزیز جان زۆر سپاس بۆ ئامادەیت، سپاس بۆی کە لەگەڵمانای. دەمەوێت بەر لە هەموو شتێک لەوە دەست پێ بکەم لە ئێستادا ڕەوشی دابوونەریتی کوردی لە ئەوروپا لە چ بارودۆخێکدا تا چەند ئێوەی چالاکوانان لەم بارودۆخە کللتوریە کوردی ئەوروپا رازین؟ بەیانی باش مامۆستا جوتیار بۆ تە و تەماشەوانی کەناڵە گەلی کوردستان سپاس بۆ میوانداریەوە. ڕەوشا کورد لە دیاسپۆرا پڕ باشە چالاکە لە ئەوروپا. هەر وڵاتێکی ئەوروپی کۆمەلێکی کوردی سازیەکی کوردی هاتیە ڤەکرش بۆ خزمەتە چاند و هونەرا کوردی بکە دیاسپۆرا ینی ڕێخستنەی کوردی پرچی بینەش بۆ خزمەتە چاند و هونەرا کوردی بکە بۆ زمانی کوردی لێدل دیاسپۆرا بگشتی ئەم بێژن ینی چالاکن واری کولتوری و هونەری و زمانی و ینی پرڤێک نهال جنێفی ئەمە کۆمەلامەی کولتورا کوردی ئەف هەشت ساڵە چیبیل لێدل جنێفی مە ڤەکر ji bo em zarokê fêrî zimanê wê Kurdî bikin, çand hunera wan naskirin bidin, bi alîkariya hikûmeta kantona Cinêfê ew rixsatdame hiştin em zimanê xwe zarokê fêrî Kurdî bikin. زۆر باشە. کاک عەزیز خێزانی کوردی لە ئەوروپا توانیوێتی ئەو دابوونەریتە کوردیە بپارێزە یا چەند هاوکارن لەگەڵێەوە بۆ پاراستنی دابوونەریتی کوردی؟ بەێ کاک جوتیار دەستپێکی زەحمەتیە مە هەر هەبی ئەو خێزانên کوردی هاتیوێ دێ پەنابەر بری ئەم بێژن زەحمەتیە وێ دەستپێکی زەحمەتی زمان بی هەر وڵاتێکی زمانێ وێ دوجایە کولتوری وێ دوجایە چی خوشکێک بێ چی دایکێک بێ دەستپێکی ئەکید زەحمەتی هەیە بەس پشترە وەلێ زارۆک پشتی دەستپێکە ئاواکردنا کۆمەلێ مە ڤەکردن مە قەیدکردن گەل وەک فلایەرێک مە چێکرد بۆ زارۆکە و ئالیکارن حتا وەکرد. باشە. کاک عەزیز جەنابەت باست لە گرفتی زمان کرد، کێشەی زمان کرد لە بەردەم خێزانی کوردی لە بەردەم کوردان کە دێن ئەوروپا. ئێوە وەکو کۆمەڵەکەی خۆتان چەندە هاوکارن لەوەی کە بڵێن یارمەتیان بدەن بۆی کە زمانی ئەو وڵاتەی کە لێ تێی دانیشتە جێ دەبن فێری ببن یا زمانی کوردی بە جۆرێکی تر گەشە پێ بدەن لەوێ؟ بەێ مامۆستا مال vê derê yanî ziman yanî malbatê me hatî diaspora vê derê wek min niha destpêkê gote ew zehmetî hebî mesela niha Cinêfê zimanekî Frensî ye li vê dê malbat 2016 wextê me vekirin me dibistana xwe me vekir ji bo em zimanê xwe fêr bikin ew zehmetî hebî destpêkê de ji bo elo بەڵێ عەزیز deng xweş nihad mamosta. بەڵێ عەزیز ئێمە جێمان لە جەنابتانە پرسیاری ئەوم کرد چەندە ینی توانیوتانە ئەو خێزانە کوردیانەی کە دێن بۆ ئەوێ یارمەتیان بدەن ئالیکاری ئەوام بکەن بۆی کە زمانی وڵاتەکە فێر بن یان بە جۆرێکی تریژ ینی هەم چەند ئێوە ڕۆڵتان جێراوە لەوەی کە لەلایەن ئەو خێزانە منداڵەکانی ینی زارۆکی ئەوان چەندە
توانیوتانە زمانی کوردی بە پارێزراوی بهێڵنەوە؟ کازیز ئەگەر جەنابەت گوێ لە ئێمە دەنگی جەنابەت ناگاتە لای ئێمەوە بینەرانمان هیوادارین ئەگەر کێشەکە لای جەنابەت چارەسەری بکەیت بەڵێ بۆی کە بینەرانمان بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەی بەیانیان زانیاریان زیاتر هەبێت لەسەر ئەوەی کە ڕەوشی دابوونەریتە کوردیەکان لە ئەوروپا بە تایبەت لە سویسرا لە چوبارودۆخێکدا یان چۆن توانیویانە لەوێ کوردان بتوانن دابوونەریتە کوردیەکانی خۆیان بە پارێزراوی بهێڵنەوە بڵێ بێگومان وەکوی کە دەزانن کورد یان نەتەوەی کورد لە هەر چوارپارتی کوردستان یا لە ئەوروپا لە ئەمریکا خاوەنی چەندین دابوونەریتی تایبەت بە خۆیەتی کە لە شانازی پێوە دەکا ساڵانە لە بۆنە جیاوازەکان بۆنە نەتەوەی و نیشتیمانیەکان یادیان دەکاتەوە یاخود دابوونەریت یا کولتوری کوردی یەکێکە لەو چەمکانەی کە تەواوی نەتەوەی کوردگەلی کورد لە دنیادا شانازی پێوە دەکا ئەوش ئەگەر بنمونە کۆمەڵێک نمونەی باسکەین یەکێک لەوانە وەکو میوانداریکردن ڕێزگرتن لە یەکتری خۆشەویستی مرۆڤە بە تەمەنەکان پاراستنی ژینگە ینی ئەمانە قسەی من نین هەڵبەتە قسەی ئەو هاوڵاتیانن یا قسەی ئەو میوانانن کە لە دەرەوەی وڵات سەردانی هەرێمی کوردستانەکەن یاخود ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتانی دیکە پەیوەندیان هەیە لەگەڵ هاوڵاتیانی کوردی لەگەڵ هاونیشتیمانیە کوردیەکانی ڕەوەندی کوردی لە ئەوروپا ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە دابوونەریتە کوردیەکان لە هەر شوێنێکی دنیا هەبن دیارن لە بەرەوەی جیاوازیەکی زۆریان هەیە لەگەڵ دابوونەریتەکانی دیکە چ لە ڕووی بڵین کوالیتیەوە بێت چ لە ڕووی مرۆڤ دۆستیەوە بێت بۆیە لە ئێمە ئێستا بنمونە لە سویسرامان بنمونە ئەمڕۆ وەربگرین یا بە شێوەیەکی گشتی لە ئەوروپا سەیرەکەی کوردێک بە جلی کوردی بە خواردنی کوردی لەوێ دیارە کاریگەری هەیە. کا عزیزجان سپاس بیستم پرسیاری ئەوەم کرد ئێوە چەند توانیوتانە یارمەتی ئالیکاری خێزانە کوردەکان بدەن بۆی کە زمانی وڵاتەکانیان فێر بن ئەو وڵاتانەی کە تێی دانیشتەجێن و چەندەش توانیوتانە لەسەر زمانی کوردی وا بکەن یانی زۆر جاری وا هەیە خێزانێک دەبینی زارۆکێک دەبینی زمانی فەڕەنسی ئەڵمانی قسە دەکا کەمتر دەتوانێت بە کوردی قسە بکە ئێوە لەسەر ئەم بابەتە چیتان کردووە؟ بله گلک سپاس کاک جوتیار ما دەستپێکی گوت یعنی وەک نەهال جنێفێ زمانێکی فرنسیە ئەو مالباتا پەنابەر بووی وی وڵاتی زمانێکی فرنسیە زەحمەتی زمان هەنە دەستپێکی vێخوا ئاوا بکە زاری خەفێری زمانی فرنسی بکە دەستپێکی یەکەم ئەو پشترە زمانی کوردیژێ بەختە کومەلە خۆ vekiriş بۆ ئەم ئارمانجی me یەکەم jê bilavkirina kulturî Kurdiye zimanê Kurdî em zaroka fêr bikî çand û hunera Kurdî naskirin bikin naskirin bidin diaspora vêdê li Cinêfê vêdê zimanê me te dît malbata xwedê qeyd kirin gel me zimanê Kirmancî li Cinêfê zehmetiyê wa warê Fransî de hebî piştî hatê Kurdî rojane rojekê em dî wa ne ji bo zimanê Kurdî tune çanda Kurdiye dîlana Kurdî xwanên Kurdî gelek çalakî me li warê zanîngeha Cinêfê de ji em cana çêkin wek xwana Kurdî stranê Kurdî dîlanê Kurdî em diyar kultoyê xwe naskirin bidî ne ji bo ziman tune yanî bigiştî yanî zimanê Kurdî ji xeyrî wê em wek rojê Newrozê bîstûyekê Newrozê sala nû em Newrozê ji çêkî zaroga amade kin Sûranî Kirmancî Zazakî pir zarokên tê dibistanê diyê wa Pirtugalî ye hinek hene diyê wa Fransî ne Erebî ne giştê pirsgirêkê ziman hene ne alîkare zimanê xwe Kurdî de bêje ev dibistan me vekiriye ji bo xizmeta zimanê Kurdî bike zimanê Kurdî were parastin ew malbat alîkarî bi gelma û zarokê xwe ji bo parastina zarokê xwe باشە دەستان خۆش بێ کا عزیز من لە چالاکیەکانی جەنابتان دەبینم زیاتر منداڵ زارۆک بەشداری چالاکیەکانی ئێوە دەکەن ئێوە چالاکیەکانتان تەنها بۆ زارۆکانە یان بۆ گەورەکانیش دەورات و خولتانەیە بەێ مامۆستا کارێ me ئارمانجی me yekem ji bo zarokayê em zaroka fêrî Kurdî bikin temenê 4 salî heta 12 salî ji ber ku zarokê me hebûna me ne zimanê Kurdî hebûne ziman welat e ji ber wê yekê vê em nehelî zarokê me hunda bibin parastina ziman û zarok parastina welat e ji ber wê yekê min destpêkê gote yanî pir xelkê me penaber bê em deriyê me vekiriya ji hemî milletê me re zimanê Kurdî Sûranî heye Kirmancî heye
زازاکی پر زمانه دوجانه ها کوملکی دی کردی سورانی جی جنیفه هیا بری ساله که ها دمزراندن جبو فیری سورانی جی بکه جبروی که و ام زمانه خواه ببن خودی وقت مگوت زمان هبونه ناسنامه و جبو زاروکا تنیا نجبو یه ام بیجی مزنه تمنی و حتی 12 سالی 16 سالی ام فیری کردی که زمانه خوشبی نکن زمانه خواه بهتر ببن خودی باشە کە عزیز دەمێ پرسیاری ئەو بکەم کاتێک فەڕەنسیەک یا ئەڵمانیەک یا ئیتالی زمانێک لە سویسرا کە دڵنیام نەتەوەی جۆرتری لێیە ئەو دابوونەریتە کوردیانە دەبینن بە تایبەتی کە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە دیلانی کوردی خواردنی کوردی کاتێک ئەو جلوبەرگ و دابوونەریتە کوردیانە دەبینن پرچەکردار یا جوابیان چیە وەڵامیان چیە چۆن سەیری دابوونەریتی ئەمە دەکەن لە ئەوروپا بە تایبەت لە سویسرا بله مامۆستا بەری دەمەکی مەزانینکەها جنێفێ چالاکیەک مەچێکردن تقریبا ئەم بێژن 20 ڕێخستن هەبین دەولەتێن عەرەبی هەبین دەولەتی ئەوروپی هەبی فرەنسی ئیتالی مەغربی لبنانی پر زمان هەبی زمانی کوردیژ مەدانیبی مەعالا خۆی کوردیژ دانیبی خواردنی کوردی دانیبی تامبورا کوردی دانی هاتن بە کەیفخۆشی بە دڵخۆشی خواستن یعنی مەجوارە دیار کرد مەناسکردن کرد کولتوری خۆی کوردی تامبورا کوردی دیلانە کوردی کولتوری مەژ کولتورێکی زەنگینە vê em vê di diaspora bêhtin kulturê xwe xwedî derkevî. Kulturê me vê di neyê hundakirin zaroka em biparêzin. Yani çi çalakî çêbû warên cinêfê vê de heta ser asta netewên yekboyê mafê mirova jê em peşdarin wek mela kultura Kurdî wê de cinêfê. Em vê de bikarin diaspora zimanê xwe, çanda xwe, hebûna xwe em hêz bikin. Ji ber ku welatê xwe me nikarî zehmetî wê hebî em bêjî الوالي سياسي والي تعدائي هبي الوالد فيدي ام بكار فريقستن بكن ام زماني خفدي دركبن ام هيز بكن شو والي زانن كيبه والي كومياتي به ريخستن بن ريخستن سيفيل بن كوملاتي بن تكلمه باشا قال كومينا جنيف الفيد البشغرتش مرجه دايما لوكالك دايما مجبو ام چالك خو كاربينن زاروكا چان دوال وان ناسكن بدن يعني قال لك زاروك فيد الجنيف هاتينا الدنيا زمانی خو نزانه زمانی کردی نزانه زمانی فرنسی فیر بوده زمانی فرنسی تناس کردن و الویتی جو حکومت بیجه زمانی زکماکی گرن گل زمانی خو دست پک خودی در کبن بر وقت زمانی خو فیر ببه یه جرا آریکار بو واری فرنسی داج یه نزحمت به وی واریده باش عزیزەوە داواکاریتان چیە لە خێزانە کوردیەکان لە ماڵباتی کوردی لە ئەوروپا بەگشتی بە تایبەتی لە وڵاتی کە زۆنابتان زیاتر چالاکیتان تێدا هەیە چیان لێ داوا دەکەن چەندە زارۆکەکانیان یا ئەندامەکانیان بە شێوەیەکی گشتی بنێرنە ناو ئەو سنتەرانە بۆ پاراستنی زمان و دابوونەریتی کوردی چەند گرنگە ئەو بابەتە gelek spas kekcûtiya biriya kenala gelê Kurdistan de ji ez vexwandin dim her malbatekî Kurd li diaspora dengê mikir li Cinêfê bikin pişgirtî bêhtir bidin zarokê xwe xwedî derkevin mera alîkar bin deriyê me vekiriye سیت کومل جه هیا سر اینترنت سیت کومل کلتورا کردی جنیفی جه بریا کانالا وره جه از بخواندم کم زاری خودی در کبن بر زاری محبونا مای زمان ما و ناسنامه مای از اف بخواندنا مجوار آری کاربن بهتر زارو که خارل وید دیاسپورا بهلن ام زارو که خواهندانه کن ام وا کردی مازن بکن ام وا کردی گوره بکن کردی هز بکن در فد وکریه حکومت آریکار مره ام چاند هنر خو ناسکرین بدن ام بلافکرین بدن تو زحمتی و نه بس سیوی که منو مالبات بهتر آریکار بن کیم هنه نه آریکارن زارو که خارل ویداری ام پر هنه گل تکلیه مگل رخصنی عربی هنه یه ترکن فارسن زمان دوجا هایل سویسرا تدی سویسرا دولته کی 4 زمانه یعنی هر کانتونه کی سیستم های باشقه یعنی جالکی و باشقه ولی وی داره از هیوی که منو بهتر آریکاری ببزار فرق ودی در کبن باشه که عزیز وکو جنابت پیششیش باست کرد یعنی کورد دابونەریتێکی زۆر زۆری هەیە بن نەورۆزمانەیە چەندین بۆنی نیشتیمانیمانێ ئێوە چەندە کار لەسەرەوە دەکەن یا چەندە گرنگە ساڵانە لەم بۆنانەدا کوردانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی وڵاتی جەنابتان کۆ ببنەوە بۆی کە ئەم بۆنە نەتەوەیانە ئەم یادە نیشتیمانیانە بەردەوام بە پارێزراوی بهێڵنەوە بۆی دابوونەریتی کوردی پیشانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بدەن بله مامۆستا تدید ویدل ئەوروپا وەک من دەستپێکی گوت gelek rêxistinê Kurdî hatiye avakirin wextê em penaber bûrî Sûriya derketî heta wekî û em pejdarên netewên yekboyê mafê mirova jê rêxistinê Kurdîn her konferansێkê meneyan de ji pir zêde çîbûye jumera wa zêde çîbe zêdeyî 15-20 rêxistinê Kurdî çîbîne pejdarin
الولاتی اوروپا هر کوملک هاتیا آواکرنج بو خدمت زمانی کردی بکه چند هنر کردی خالی درکوین و از خوازه امولی بمینیج خدمت زمانی خو بکی چند دفعه بکن چالاکن کاری وهایی است آلمانیا فرانسه سوئیسرا ام جلوی بری ساله که ام چون استاتوتا کردی پاریس یه مخواست ام تکلی واره بکن ام بهتر زمانی خو خورتر بکن هستر بکن او تکلیه محور چه بل دیاسپورا گل راوندا کردی دیاسپورا ام زاروک خودی درکوین ام بهتر هفرا آری کار بن. باشه که عزیز باسی UN تکرد نتوی گرتوکان من چند جارک جنابتون بینیوه لناو هولی UN نتوی گرتوکان لأوروپا ئێوە دەتانەوێت چەندە بڵین ئەو دابوونەری کێشەی کورد ینی ئاریشێن کوردی لەوێ چارەسەر بکەن دەتانەوێت چی بکەن لەناو UN بە شێوەیەکی گشتی بەێ مامۆستایە هەری گرنگ جەمە ئەم پەدەستپێکی خۆڕیخستن بکەن سەر ئارمانجێکی سەر ئالێکی ئەم نێفەدەوەک ئۆرگانیزەکی چێکن و ما وەختی کۆنگرە نەتەوێت مافی مرۆڤ ساڵێ تەدی سێ جاراتێ چێکنی مافی مرۆڤ و جارا دویەم یەکێ مەنەیانژتێ ام پجدارن همی اوروپا ریخستن کردی تی سازی کردی پرنتی لوی دریجه ام هبونا ملوی ده ام خناس کن بدی وکا کرد داخوازا مچیه مچی وی الوی ده جانا شر مجتی کرن ام تی سکناندج آلی رژیمه آلی و دولتی گو ایرو ام بیجی سوریا العراق ایران ترکیه جانا ولی او پرسگریک جی چیه بید وقتی ام بحثا چانده هنرا خوابکن حتى وكيلو جي امنهاتنا قبيل كرنج وك ككرد وك ملتك يعني الفيديو ام بجدار امي بردوان بن سركاري خو تشاندا خو هنا خو بل او ملت شو ملتها بزماني خو هي تشاندا خو كردي هي تشاندا خو هي هنا خو هي بل وكيج بر رخصني كردي بجدار ناسيوني ده وكان بيجي نتوين يك بوي ما في مروبه ده والسركتنيش هل رخصني كي كردي رخازه خدمتها تشاند هنا خو خدي دركب دستان خوش بد کاک عزیز دەمێ پرسیارە بکەم چۆن دەتوانین یان ئەو ڕێکارانە چین ئەو ڕێگایانە چین کە بتوانین بەهۆیانەوە چاند و هونەری کوردی کولتوری کوردی دابوونەریتی کوردی لە ئەوروپا بە پارێزراوی بهێڵینەوە ڕەنگە بگۆڕێت ڕەنگە فۆرمەکەی بگۆڕێت بەڵام ڕەسەنەکە ئەسڵەکەی وەکو خۆی یا بە شێوازێکی کوردانە بهێڵینەوە ئەو ڕێگایانە چین ساعت خۆش مامۆستا حتاش مەوەرە ئەمێ بەرخوا بدن امي بالخابدنج بو خدمتا ملتي خو بكن خدمتا چاندا خو بكن زماني خو بكن زاركي خو خدي دركبن امي سيرفي سيستم خو امي بردوام ببن وحتى تشتا اكيد پیش روج امزا پیش مچاوا پیش روج چابن لي وقت ستاتوتا مسر افاكري ام چاندا خو خدي دركبن چاند و هنر و زماني خو امي سيرفي استي بردوام ببن امي نسكنن حتى مور امي فراترج بكي تكلي خو قال دياسبورا تواهي تكلي مديسه هنجه وامي بردوام ببن ما مستجديا باشا کا عزیزەوە بە شێوەیەکی گشتی باس لەو ڕۆڵ و کاریگەریانەی بڵێن ئێوە بوو وەکو ڕێکخراوەکان لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی بەڵام ئێوە چیتان هەیە بۆ ئەو خەڵکانەی کە لە ئەوروپان و بەویستی خۆیان بەبێ ئەوەی کە هیچ فشارێکیان لەسەر بێت جەنابەت باست لەوە کرد کە زۆر جار ئێوە بڵێن دەتانەوێت چالاکیەکی گەورە ئەنجام بدەن بەڵام ڕێگریتان لێ دەکرێت بەڵام ئێوە گەنجانەی ئەو خەڵکانەی کە لە ئەوروپا کوردن لە پارچەکانی لە پارچە جیازەکانی کوردستانەوە ڕۆشتن بۆ ئەوروپا لە سەرویستی خۆیان چاند و هونەری خۆیان دەگۆڕن زمانی خۆیان دەگۆڕن ئەوە چەند کاریگەری هەیە لەسەر پێگەی شخصیاتی خۆیان یەکەم دووەمینیش لەسەر ملەتی کورد بەێ مامۆستا تەدید vê derê rast e me destpêkê got ji ew milletê me hatî vê derê em çi xweşkek bi dayîkek bi em bêjî zimanî vî welatî bila fêr bibe ser çi Fransî be Almanî be İtalî be zimanekî Ewropa diaspora ne zimanê me ne çanda me destpêkê xwe ava bike ser zimanê wî welatî fêr bibe wextê fêrê wî zimanî bibe pêşa roja wî jî yê vekirî bê karî xizmeta zimanê xwe ji bike xizmeta çanda xwe bike hunera xwe bike wextê zimanî welatî fêr bibe pir derî jê re ve bi nasazî Kurdî gelek ketîne em bêjî warê yasayî de warê hikûmeta de diaspora her welatekî Ewropî sazî Kurdî ketîne nêva de em bêjin qediyamê Kurdî hatiye naskirin diaspora yanî baş ektîve pir zîrek yanî ketiye her warî de û ez sêvî kim berdewam welê bimînin jî باشەکە عزیز کۆتا پرسیارمەوەیە ئێوە وەکو ڕێکخراوەکان لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی دەتانەوێ لە کۆتاییدا بگەن بەچی ینی ئارمانجی کۆتاییتان لە لەو چالاکیانە لە پاراستنی دابوونەریتی کوردیدا چی دەبێت سپاس مامۆستا یا هەری جەمە گرنگ و ئارمانجا یەکەم ئەم زمانê xwe xwedî derkevin
ئەم زمانی خۆ هێز بکەن ئەو یا هەری گرنگە جەمە بەرمە دەستپێکی گوت زمان هەبوونە زمان ناسنامەیە زمان وەلاتە ئەف دەخوازەمش هەر جالیا کوردی دیاسپۆرا کۆمیتا کوردی دیاسپۆرا تەواهی ئەم زمان زارۆکە خۆخوادی دەرکەون زارۆکێ مەفێری زمانی کوردی ببێ سۆرانی بێ کرمانجی بێ زازەکی بێ بەر ئەو زاری وەختە زمانی و پێشە ڕۆژێ هەندا ببێ هەبووناوی نامینێ ناسناماوی نامینێ و آلیکاری هەیە دیاسپۆرا آلی حکوومەتە سوێسرا ئیرە حکوومەت آلیکارە مەرە پشتگirتیامەتێ کردن وارێ کانتۆنی جنێفێدا ئەم زمانی خۆ فێر بکن چاندا خۆ ناسکردن بدن دەری vekiriya ji me re lokal daye me em çand hunera xweşbîr nekin rexmeniya herî girin ki herî mûm em zimanê xwe hêztir bikin xurtir bikin firatir bikin û zarokê me zêdetir çê bi pêşa rojê زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەزیز کالۆ سەرۆکی کۆمەڵی ماڵی کوردی لە سویسرا سپاس بۆ زانیاریەکانت بە هیوایەوەی کە دابوونەریتی کوردی ئەو دابوونەریتە جوانانەی کە لە کۆمەلگەی کوردی هەن و بەهای کۆمەڵایەتی باڵایان هەیە بە پارێزراوی بێڵینەوە و کوردانی تاراوگا بتوانن دابوونەریتە کوردیەکان زمانی کوردی گەشە پێ بدەن و بیگەێنن بە وڵاتانەی کە تێیدا نیشتەجێن و تێدا دەژن بڵێ بەڕێزان بەرنامەی بەیانیان بەردەوامی دەبێت